لەم کاتەدا کە بەهۆی بڕیاری نەخەمڵێوی ئەنجامدانی ڕیفراندۆم سەرباری بوونی هۆشیاری پێشوەختە هەڕەشەی گەورە ڕووی کردوتە دەستکەوتەکانی گەلەکەمان و زانیاریەکان ئەوە دەدەن بەدەستەوە کە ئەگەر بەپەلە دەستپێشخەری نەکرێت بۆ گەڕانەوەی بۆ سەرمێزی گفتوگۆ و ڕەوانەوەی هەڕەشەکان ئەوە لە ڕۆژانی داهاتوودا خاک و ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت ناوچە دابڕێنراوەکان دەکەوێتە بەردەم مەترسی کە ئەمەش بە پێچەوانەی بەڵێن و ئەرک و ئامانجی هەمومانە. بۆیە لە بەردەم ڕۆحی بڵندی مامی کۆڵنە دەرمان و لە پێناو ئایندەیەکی ڕوونتر بۆ گەلەکەمان دووپاتی دەکەمەوە کە ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە عیبرەت وەربگرین لە هەڵوێستەکانی مام. کاتی ئەوەیە سەرکردایەتی سیاسی کوردستان لە بەردەم تاقیکردنەوەیکی مێژویی و ئەخلاقیدان لە پێناو دەستکەوتەکانی گەلەکەمان لە هیچ هەوڵ و دەستپێشخەری و گفتوگۆیەک سڵ نەکەینەوە.